ڕوبەڕووبوونەوەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زیندوو دەکاتەوە. شارپرێس بابەتی تایبەت لە کاتێکدا تاران لە بەردەم هەڕەشەی هەرەسی ناوخۆیی و گەمارۆی نێودەوڵەتیەکاندا چارەنووسی نادیارە، جارێکی دیکە گەمەی کوردکوژ بە دەستی کورد دەکاتە بە ستراتیژی مانەوەی خۆی. چاودێران پێیان وایە دروستکردنی هێزێکی بەکرێگیراو لەژێر ناوی پیرۆزی پێشمەرگەدا تەنیا هەوڵێکی سەربازی نییە بۆ سەرکوتی خەڵک، بەڵکو تیرۆرکردنی شوناس و مێژووی نەتەوەیەکە کە دەیان ساڵە خوێن بۆ ئەو ناوە دەبەخشێت. جەختیش دەکەنەوە ئەمەش برینێکی نوێ لە جەستەی نیشتمانێکدا کە هێشتا شوێنەواری خەنجەری خۆفرۆش و بەکرێگیراوانی بەڕێوبەرانی ئەنفالی پێوە دیارە. گەمەیەکی مەترسیدارە کە دەیەوێت جەلاد و قوربانیان لە یەک سەنگەردا کۆبکاتەوە تا ڕێگەل لە مێژوو بگرێت لەوەی بەرەو ئازادی هەنگاو بنێت. لە کاتێکدا مێژووی گەلی کورد پڕ لە چیرۆکی خۆڕاگری و لاپەڕە تاریکیەکانی خۆخۆری و ملکێچیە، جارێکی دیکە لە ڕۆژهەڵاتی کوردستان سەر هەڵدەدەنەوە و کۆماری ئیسلامی ئێران لە هەنگاوێکی نوێدا بۆ دامرکردنی دەنگی ناڕەزایەتیەکان پەنای بۆ دروستکردنی هێزێکی چەکداری بردووە کە سەر لە بەریان لە نەتەوەی کوردن، بەڵام لە ژێر فەرمانی سوپای پاسداراندا کار دەکەن. ئەو هێزەی کە ناوی پێشمەرگەی موسڵمانی لێنراوە لەلایەن چاودێرانی سیاسیە وەکو تەقانەوەی بۆمبێکی دەرونی لە ناو جەرگەی کۆمەڵگەی کوردیدا دەبیندرێت. بەکارهێنانی وشەی پێشمەرگە لە سمبولی ئازادی و قوربانی بۆ گەلی کورد وەکو هەوڵێک بۆ شێواندنی شوناسی نەتەوەی و چەواشەکردنی ڕای گشتی لێک دەدرێتەوە. سێ کوچکەی سەرکوت لە ورمێەوە بۆ کرماشان. بە گوێرەی زانیاری تایبەتەکانی شارپرێس، ئەو هێزانەی لە سێ بنکەی سەرەکی لە شارەکانی ورمێ، سنە و کرماشان جێگیرکراون، ئەرکی ئەو گروپانن تەنها پاراستنی ئەمنیەت نییە، بەڵکو وەک بەکرێگریاوانی ناوخۆ لە سێ ئاستی مەترسیداردا بەکاردەهێنرێن. ئەوانیش ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ خۆپیشەندەرانی کورد لە شارەکاندا، کۆکردنەوەی زانیاری لەسەر چالاکوان و خێزانەکان و بەکارهێنان وەکو قەڵغانی مرۆیی یان هێزی پێشڕەو بۆ هێرشکردنە سەر بنکەکان لەلایەن کوردیەکان لە هەرێمی کوردستان، یاخود ڕوبەڕووبوونەوەی هەر جوڵەیەکی هێزەکانی ڕۆژهەڵاتی نیشتمان لە هەر گۆڕانکاریەک لە ناوخۆی ئێراندا. منداڵان لە ناو جەرگەی جەنگدا. یەکێک لە ناخەژێنترین زانیاریەکان پەنابردنی ڕژیمی ئێستای ئێرانە بۆ چەکدارکردنی منداڵانی خوار تەمەن 18 ساڵ. ئەمە نەکەر پێشیلکاریەکی زەقی یاسانی و دەوڵەتیەکانە، بەڵکو هەوڵێکە بۆ تێکدانی شیرازەی خێزان و پەروەردەکردنی نەوەیە کە چەک لەسەر هاوزمان و هاونیشتمانەکانی خۆی هەڵبگرێت. تارمایی ئەنفال و وانەکانی مێژوو. شرۆڤەکاران بە نیگەرانیەوە ئاماژە بە ساڵی 1980 دەکەن. ئەو کاتێ ڕژیمی بەعز لە ڕێگەی 600,000 جاشەوە گوندەکانی باشووری کوردستانی وێران کرد و شاڵاوی بەنداوەکانی ئەنفالی ئەنجامدا. ئێستا مێژوو لە ڕۆژهەڵات خەریکە خۆی دووبارە دەکاتەوە. بۆ ئەوەش چاودێران دەڵێن ئەگەر خیانەتی ناوخۆ نەبوایە، خەونی سربەخۆی زۆر لە مێژ بوو دەبوو بەڕاستی. ترس لە هەرس. ئەم جوڵە نوێیانەی تاران لە دیدە سیاسیەکانەوە نیشانەی هێز نییە، بەڵکو نیشانەی ئەو ترسە گەورەیە کە ڕژیم لە هەرسی خۆی هەیەی. تاران دەیەوێت بە چەکدارکردنی بەشێک لە خەڵکی هەژار و لێقەوما و شەڕەکە لەگەڵ دەسەڵات و بگۆڕێت بۆ کورد تا تەمەنی خۆی پێدرێژ بکاتەوە. مێژوو بەزەیی بە خیانەتدا نایەتەوە. ئەوەی ئێستا لە ڕۆژهەڵاتی نیشتمان دەگوزارێت تەنها تاقیکردنەوەیەکی سەربازی نییە، بەڵکو تاقیکردنەوەیەکی گەورەی ڕوڕەشی و نەتەوەییە. مێژوو سەلماندوویەتی کە چەک و پارەی داگیرکەران هەرگیز نەبووتە قەڵغانێک بۆ پاراستنی نۆکەران لە تووڕەیی گەل، چونکە کاتێک تووفانی ڕاپەڕین هەڵدەکرێت، یەکەم کەس کە لەلایەن ڕژیمەکانەوە دەکرێنە قوربانی دەسەڵاتە ناوخۆییەکانن. ئەم ڕۆژ وەک چاودێران دەڵێن بانگەوازی ویژدان ڕوو لەو کەسانەیە کە لەژێر فشاریان فریودانی مادیە بۆ ئەوەی ببنە بەشێک لەو هێزە، ئەویش ئەوەیە تفەنگەکانیان ڕوو لە سینەی براکانیان نەکەن، چونکە ئەو گولە بە نیشتمانەوە دەندرێت. پێش هەموو کەس جەستەی کرامەتی خۆتان دەپێکێت. ئەوەش دەڵێن پێویستە هەمووان بزانن کە ناوی پێشمەرگە تەنها لای ئەوان دەمێنێتەوە کە بۆ ئازادی خاک دەجەنگن، نەک ئەوانەی بوونەتە ئامرازی سەرکوت لە دەستی نەیارانی خاکدا. ڕزگاری کورد تەنها لە یەکگرتوویدایە و هەر دیوارێک بۆ خۆفرۆشی دروست بکرێت، پاشە ڕۆژی نەوەکانمان دەخاتە ژێر دادپەروەری و ماڵوێرانی وەک ئەوەی لە ئەنفال دابینیومانە.